بەشێک لە دایکان لەوەش دەترسن کە ئەو کاتی سەردانی پزیشکی ددان دەکەن سڕکەر وەردەگرن بەنج وەردەگرن ببێتە جێی مەترسی بۆ خۆی و بۆ کۆرپەکەی لە چ کاتێکدا زۆر مەترسیدارە و لە هەمان کاتیشدا گرتنی تیشک بۆ ددانەکانیان بۆ پووکی ددانەکانیان ئەوش لە چ کاتێکدا مەترسیدارە و نابێت ئەنجام بدرێت بۆ خانمانی دووگیان. خۆی باشتر وایە تیشکی دانیا و خۆت پەنجیدان لە کاتی دووگیاندا وەرنەگیرێت باشتر وایە بەڵام پێویستیات و ضروریاتمان هەیە دەبینین ئافرەتەکە تووشی هەڵاوسان بووە تووشی التیهابات بووە لەن بەهۆی کێشەی هەبوونی کلۆری و گەیشتنی بەدەماری دانەکەواتە بەچینی سێم و هەبوونی ئازارێکی زۆری هەیە لەو کاتەدا باشتر وایە وە ضرورترەکەوە بەنجی دانیا و خۆ تیشکی دان وەربگرێتن تیشکی دانیش عادەتەن چەند زۆرێکمانەیە ئێمە ئەو زۆرێکەوە زۆر بچووکە و چەند تیشکێک بۆ چەند دانێک دەگرێتەوە ژەمەکەی یا خۆ دۆزەکەی ئەوەندە زۆر نییە کەەوە کاریگەریەکی زۆری هەبێتن خۆی باشتر وایە نەگیرێتن بەڵام لە کاتی ضرورێت و بەپێی پێویستی دەتوانێت وەری بگرێتن و هەروەها بەنجی دانیش بەنجی دان لەبەرەوەی لە بۆ منداڵەکەی دەگوازرێتەوە لە کاتی ضرورەت بەپێی ئەو ژەمەی کەوا بۆنە بەپێی چێشی ئافرەتەکە و بەپێی ئەوەی کەوا چەند ژەم پێویستە وەربگرێتن ئەگەر لە ژەمی دیاری کرا و دەرنەکەرێت ینی زیاد لە پێویستوەری نەگرێتن هیچ کێشە و گرفتێک بۆ کۆرپەڵەکە دروست ناکاتون دەتوان بڵێن سەلامەتیشە ئەگەر تا گرنگترین ڕێنمایی پزیشکی ددان لەو کاتەدا دەبێت بە ڕێنمایی پزیشکی ددان بەنجی ددان وەرگێت بۆی کە خۆی و کۆرپەکەی سەلامەت زۆر باشە خاتی دکتۆر میهرەبانی دڵسۆزی و لێزانی